لیارەکانی هەفتەی سێمی خولی نایابی عێراق یانەی ناسڕیە بەهۆی ئامادەنەبوونی یاریگە نێودەوڵەتیەکەی یاریەکانی لە شاری هەولێر ئەنجام دەدات و لەسەر یاریگە یانەی هەندرێن میوانداری بەحری شاری بەسڕای کرد. پێکاتی سەرەکی ناسڕیە لە 6 یاریزانی کورد و 5 یاریزانی بیانی پێکات بوو. ئەمە یەکەم دەرفەتی یاریەکە بوو بۆ ناسڕیە. بەحری وەڵامی دایەوە و خەریک بوو بە گۆڵ بگات. لە خولەچینۆ محەممەد سەڵاح زوو بربەستی یەکسانی شکاند و بەحری بە گۆڵ یەکەم پێشخست. ئەمجارە دلێر حاتەم گۆڵەکەی ناسڕی پاراست، ئەم لێدانەی دوورخستەوە. کۆلیبالی ئۆلۆ خەریک بوو ئەنجامەکە بۆ ناسڕیە یەکسام کاتەوە، تۆپەکەی چوارچێوەی گۆڵی نەگرت. بارزان شێرزاد دوو جار هەوڵی گۆڵیدا پێی نەگەیشت. جارێکی دیکە کۆلیبالی ئۆلۆ مەترسی خستە سەر گۆڵی تیپی میوان، گۆڵپارێز تۆپەکەی دوورخستەوە. لا دەستپێکی نیوەی دوم بەحری بەم هێرشە هاڕەشەی لە گۆڵی ناسڕیە کردەوە، دلێر حاتەم دووری خستەوە. لە تەواوی نیوەی دوم ڕێژەی هێرشەکان زۆر کەم بوو. لە خولەشی 81 حوسێن نەجم ئەنجامەکەی بۆ بەحری دوو هێندەرێ کرد. لا خولەکی 84 هەردی سیامەن بە کارتی سوور کرایە دەرەوە و ئەرچی ناسڕەی قوڕستر کرد. یاریەکەش بەم ئەنجامە و بە سەرکەوتنی بەحری کۆتایی هات. نێوانی هەولێر و ناسڕیا جیاوازی نییە. ئایا ناسڕیا کەمپی مەشقی لێرە کردووە و یاریگای یاریکردنیشی لێرەیە. ئایا ناسڕیا تیپێکی چاچی هەیە، ڕاهێنەرێکی باشی هەیە، یارزانەکانیش ئازبەرزن. یاریەکی قوڕز بوو بەڕاستی، بەڵام سوپاس بۆ خوای گەورە سەرکەوتوی کردین، با گیانێکی بەرزەوە هاتینە نێو یاریگا و ئەرکەکانیشمان جێبەجێ کرد و خوای کار بەجێش سەرکەوتنی پێبەخشین. بەم شێوێ بەحری دوای دوو یەکسانی یەکەم سەرکەوتنی تۆمار کردو بۆ خاوەنی 5 خاڵ. ناسڕیەش دوو یاری تووشی شکست دێت و خاوەنی 3 خاڵە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.